ڕێز و خۆشەویستی برادران چۆنن؟ هاوڕێیان سەندە قسە و باز دەکەین هەندێک یەک دنیا کۆمەڵ خەبەر خڕبوویتەوە یەک دنیا خەبەر ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو زانیاریانەی لای ئێمە گەڵاڵە بووە. بەڕێزان بەخێر بێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان چۆنن؟ باشن بە هیوام هەموو لایەک باش بن هاوڕێیان. چەوەکی خۆشە لە سویتم حەزم لەو جۆیە نە ڕۆژ ڕۆژە نا ئەوەیە ساردە. بەخێر بێ ناوڕێیان چۆنن؟ باشن؟ دەست بە هەندە وردە شت بکەین هاوڕێیان. سەدەیەن قسە لەسەرەوە دەکەین چۆن شێخەکی عەرەبان پارتی بە قۆنتەرات گرتی بە قۆنتەرات وەکو قاچاقچی پارەیان لە شوێنێکەوە بە کورسیەک دوو ئەژی ئەمین چارەنووسیی لێ دێت سێ مەلا بەختیار و سالار عەزیز و ئەی فەریدون عەبدولقادر بۆچ پارەیان دەدرێتەوە ئامان چییە بارەگای بارزانی ئەرچی چییە؟ تەلەفۆن شمان لە مەلا بەختیاری کردیە سەنی دەقەیەکە لە بۆتان لێرە ئەوە دەکەین. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە. بەڵام هاوڕێیان بەر لەوە یەک پەیام لە بۆ زۆزک و ئەوە لەگە زۆزش قسەم کرد. زۆزک جێگیری پاراستنی هەولێرێ کاکە واز بینن لەو ئوسلوبە بازاڕێی چێی ساقیتەکی کۆمەڵایەتی موختاری سەیدا و سێتاقان ئەو گەڕەکە تێکۆشەرا سەیدا و سێتاقان هاوڕێیان دوو گەڕەکی هەرە تێکۆشەری هەولێر بوون دەیان تێکۆشەری وەکو شەید ڕێباز محەممەد حەجەم تەحسینە شەلی سۆسیالیست عەلیف عەلی سۆسیالیست بەداخۆی لەگەر شەید ڕێبازی شەهید کرا سە ناوەکەیم لەبیر چووە یعنی گەڕەکێک بوو گەڕەکی هەرە تێکۆشەرەکانی هەولێرە هەرە عەریقەکانی هەولێر یەکێک لە لۆگۆکانی موختارێکی ساقیتی نازانم چ برم ساقیتی کۆمەڵایەتی ئەنگۆ بەس زۆر بڵ ئەوە چیان سەرسەریەکیان هینایەدای موسەعەد بەتایبەتی لە منی بەردەدەن ئەوەندە ئازنزمن کاکە گیان بە قوربان بە قورئان وا بکەن ساما سەیداوە تەلەفۆنی ڕۆ دەکەم دەیهین مەسەخەت تم دەگەی ئەوەم جێم لەوە نییە من دەیان کەسی سووک شتیان پێگوتی وەکو ئەو موختارە ساقیتە قەت وەڵامیان نادەم بەس بۆمرۆ ئاسایشە پیاوی زەریفتان ئەو موختارە ساقیتەتانە دەچم سامە سەیداوای لۆ دەینم دەزان سامە سەیداوە چی کردیە و چۆنە چی کردیە و چۆنە بنە ماڵەکی خائین بپرسن برێ ئەرێ و مامەی لۆ لە پێشمەرگاتی گولە باران کرا هەلەسە خیانەت بابی چی ئیشی دەکرد موختاری دوو گەڕەکی هەرە تێکۆشەری هەولێریەکان کۆنە باسی بنە ماڵەکی خائین لەسەر هیرۆین و مخەدەرات ئێستاش برێک دوو برای گیرایە ساقیتی کۆمەڵایەتیە کۆمەڵایەتی کاگە زۆر بڵێ کرد یەک بسمی سامە سەیداوای لە بۆ دابنێ کاک سامە سەیداوە تەلەفۆن ڕۆ دەکەم ڕۆژ فەقیرەی دەستیان هەرا کفر نەبوو کەتنەکمان کرد مەشهورە بەسە عەیب کەن عەیب ئاسایش یعنی ململانەش ئەگەمە دەکەن ململانەیەکی شەریفکەن نەک بە حیز و دز و خۆڕی تۆڕیانە بەو بنە ماڵە بەعسیانە هەنۆ خۆتان عەیبە عەیب ئینسانی سووک دەینست دەعمی دەگەن پارەی دەدنە بڕۆ بۆی بە حەپە بەوەی ئەوە بکەوت چییە یعنی شەرم لە خۆت ناکەی زۆزک ماهێر هەورێ ئەو دووە سەرپەرشتی دەکەن پارەی دەدنە بڕۆ بۆی بە حەپە من قەزم لێرە ئاساییشە بارزا قەساب واز لەو کەتنە حیز و قۆڕانە بێنن دای ئەوە ئەمە مەلەفی نەک ئیوی یعنی ئەو کاکە بڕۆ لقید و بڕۆ بپرسە برێ ئەرێ ئەو موختارەی سەیدا و سێتاقان چ پیاوەکی زەریفە
ئەگەر سیفەتێکی جوانتان دەیدیتەوە حەق خۆتان یەک سیفەتی جوان چ سیفەتی قێزەوەری کۆمەڵایەتی خائین ئەگەر بنەماڵەشی بەعسی بە بابەوە چەند کەس بڕە بپرسن چێ داچ تەحسینە شەری بەگرتندا چێ بنەماڵی عەریف عەلی ئەوانەیەوە کرد چێ چەندین کەسی لە سەیداوە سێتاقان بەگرتندا ئەو پیاوی زەریفتانە لە بن ئەوەی بوسامە سەیداوەی ئەوەم لۆ هەندێک هاوڕێیان زۆر قسەی ئازنزم بە من دەڵێن یعنی چێشە لەوە نییە مەسەڵەن یەک تیرۆر دەکا خۆ چێشەوە نییە و کەسەی تیرۆری دەکا چێشە لەوەیە ئەوەی بڕیار دەدا بڕیار ئاسایشی هەولێرە ئەمرتان نەمینێ ساقیتی کۆمەڵایەتی وانە لەمە بەرەدەم وەرە کاکە وەرە شتێکی باش بینن ململانێ بکەن واچی ئەوە کەم و کورتێکی گەندەڵی کەم و کورتێکی شخصی منتان ئیمن وەرن قسە لەسەر من بکەن بڵاوکەنەوە 1 ملیۆنەوەتانێ بەس هیچ و دیزان دەینن خائینان دەینن لەمە بەرەدەم شەرم لە خۆتان ناکەن زۆزەک تەلەفۆنم لۆت کرد لۆ قەپات کرد جێگری پاراستنی هەولێرەیە و ماهریش بەرپرسیەوەیە ماهر سەعید کوتەکە نازەم شتە چی وایە وەڵا نازەم بەباد نییە هاوڕێیان بەخێر بێن یەک دوشتی سەریع بڵێ ناوڕێیان بەر لەوەی بچینە سەر بابەتەکە ئێران زەختی لە پارتی کردیە هەروادێ شەرتی بەسەدا فەرز دەکە هەروادێ شەرتی بەسە فەرز دەکە هیچێک لە شەرتەکانی کەی ئەوەیە ئەژی ئەمین تا ئەن ئەوەش بکە هەرتەوە ناپی ڕادەستی بکرێتەوە پەیج و شتەکانی ئەدە هەم بارزانی بڵاویان کردەوە داوا دەکە دەمانەوێتەوە ینی ئێران داوای کردیە لەو پەیجانەی وان بڵاو بووە و منیش بە دوات چوونم کرد بەس ئەوێم بزانم زانیاریم هەبی ئەگەری زۆر هەیە پارتی وەکۆم ئەو خەڵکانەی تری خۆی چکو چار مەکتەب سیاسی خۆی فەرەکە دینەوانەی بۆتیوە جەڵتە لێدا بژاری خۆی خنکە ئەو ئەکاتە خۆشانەی پارتیە ئەگەر هێوا لەگەژی ئەمینیش بکرێت ئیتر بە ملێکێتی شتابینم بەڵێ بابەیەکێتی وزە گەرمە انتخابات پشتوان ئەوە یەکێک لە ئەگەرەکان هاڕێ ئەماندا قسە دەکەین مەرج نییە سەد حەسەد جێبەجێبێ ها بەس ئەوە لە گفتوگۆدایە ئێران داوای دەکا و پارتی هەموو وەزعی زۆر شڕ هاڕێیان ئێران زۆر خۆشە ئێستا دیسان مانجا ئەفتن بە قەس مەعاشی نانێرن دیسان زیاتر دۆخینیان پێشل دەکەن تەدقیق دەکرێن ناسانم چوو ڕەنگی لە هەولێرش بدرێ ها ئەگەر ئێران دەست بۆشێنن هەولێرش بدە موچیان ناداتێ دەپاڕێنەوە ئیتر هەندە سازشیان پێ دەکەن ئەزە ئەوە شێک لە ئەگەرەکانە کە بکوژێ ئەم دڵی ئێران ڕازی بکەن هەم بە ملێچێتی دابینن کێشەیەکی شەکۆڕ خۆیان بکەنەوە ئەوە یەکێک لەوانە هاڕیان نوکتێشکی خۆش بە لەوەی بچمە سەر بابەتەکە ئەسلەکەی شێخە عەرەبان لە گەرمیان ڕۆژێک لەسەر لقی 22 پارتی لقی 22 پارتی ئەو شێخە دەرێتە پارتیەکان ئەمن کورسیی پەرلەمانتان لێرە لۆ دەبمەوە بەس بەش بە پارە چۆن دەرێ بە گرنتی پارەکەی بخەوێنن لە شوێنێک ڕێک دەکەن و قاچاقچی ئەمن مەسەڵەن 5-6 هەزار دەنگتان لە بۆ پەیدا دەکەم 10,000 دەنگ یا شێتەکەی خۆمان پارەی ببورم پارەی بخەوێنن ئەگەر نەگەیشتە شوێنی مەبەست نەگەیشتە یۆنان حەقتان بی کادیرێکتان دەرنەچوو لقی 22 گەرمیان وەڵاوەکی پیاوان ئیتر شێخ عەشیرەتەکەی هەموو دەنگ دەدەنە پارتی عەرەبان ببورن ئەو شوان کەلاریە چییە دەریان چان شێخە عەرەبان بە پارە عەقد کرا ئێستا عەقد دەکرێ عەقد هاوڕێیان ئەوەت لۆ دەردەچێنم بۆوەندەی ئەو مۆدیرە شاتیە بە جملە ئەنی بە جددی بە منیان گوت نوکتەیە بەڕاستی نوکتەیە هاوڕێیان لەسەر بیرە نەفتە ئەوەکان پاڵاوگەکان ئەمێت خۆشناو ڕایگەیان کە داماخست 138 تا ئەن ڕاست ناکەن بۆ زانیاریتان 500 پاڵاوگە هەیە 500 پاڵاوگە لە کوردستان هەیە بە هەولێر سلێمانی دۆک 3 ئیجازە هەیە ئەمزانم قەیوان کار لالە ناس ئازامی مەنسوور بازانی 497 کە بێت نایاساییە و دوای داخستنی نەوت
لە هەرێمی کوردستان کە بە قاچاق ئەو نەوتە بە سەدان شوێنیت کە ئیشی لێ دەکە ئەو هەولێرەی کە ئەستێرەی نمایە کە ئاسمانی شینی نمایە هەموو تەفرچونیان کردیە هەموو مەسوولە هەرە باڵاکان فشەی لەژێر زەخت و لەژێر ئەوەیە کرد وتی دادەخەین بەس ئەو داخستنە من پێتان بڵێن بە مەسعود بارزانیشدا ناخرێ بە مەسروژیشدا ناخرێ دەبەرەی دەیانی وەکو مەنسووری هەیە دەرەقەتی نایەن کاکە مەنسوور بارزانی مەسعودیش دەرەقەتی نایە وەی گۆت بوو سەری سپی کردیمەوە وایە نا مەسعود بارزانی دەرەقەتیان نایەن کاکە هێزەکی زۆر گەورن هەرە مافیاکانی کورد لەوێن دەرن ڕۆژی وایە بە چەندین ترێ لە دیناریان يعني قازانزە مەحاڵە من يعني ئێستا کە ناوی دە 12تانەوە دەخینەوە بپرسن ئەگە داخرا بوو من دڵنیام لەوانە دوێنێ و پێرێش هەندشتی شکلیان کرد قفلەچیان هێدا ئەوە پێیان گوتینە دەست پێ بکەنەوە بڕۆ ئومێد خۆشنام بڕۆ پاڵاوگەی گۆلد پاڵاوگەی بیتۆمین پاڵاوگەی ئەحمەداغا پاڵاوگەی ئەمین پاڵاوگەی یاران پاڵاوگەی دووبرا پاڵاوگەی جگەر پاڵاوگەی شەماڵ کورە دەیانی کە تحداد دەکەم ئەگە وێرابی بەلاشی دابچی نەک دادخسپی تحداد دەکەم هاوڕێن ئەو پاڵاوگانە کاکە مافیای ئەوەندە گەورەی لە پشتە ئومێد خۆشناو ناوێری بێوێ دابچی مەسروژ دەرەقەتیان نایە یعنی دەبێ ئەو حاڵینە بتە کلاشیکۆف ڕاکێشان دەرەقەتیان نایەن بەڵام تاوانێکی زۆر گەورەیە لە بەرامبەر خەڵکی هەولێرێ دەکرێت من تحدا دەکەم ئەوانە نییە بە منیان گوت ئەوەندە هەموو ناوەکان مال و دەوەردەگرنی هەولێرێ ئەس دەگەیرۆتان بڵاو دەکەمەوە دوایەوە بڕۆن هەرچی مەسئولی عسکەری باڵا هەیە ماڵی بارزانی هەیە بنەماڵەکەی هەر هەمووش بە کوڕەکانیشەوە پاراستنە باڵەکان کاکە لەوێ پارەی خەیاڵی دێ چەندین یعنی دەرێن ڕۆژانە ینی هیچ ڕۆژێکی هەر هیچ ئەوەیەکێک 2 میلیۆن دۆلاری نەبی دێ بەجێ مەسروری دەکەن تا دەخەن ئەو هەموو مافیایە بە ملیارها دۆلاری زەرەر دەکەن شەڕیمان و نەمان دەکەن ئەوە بەڕاستە بێت برێ قفلدا لە ناو هەرێم دەولە داخل دەولە هەیە عەسابە لە ناو عەسابە هەیە حکومەت لە ناو حکومەتێ دەرەقەتیان نایەن بۆ هێشتا شکلیە نزیک انتخاباتە من لایڤی تریش باسم کرد پارتی هەوڵ دەدا وێنێشی جوان پیشامدا تاوەکو دەستبی خەڵک بکە مەشاریعانەی تەواو نەکرا بە پیرداخوازی خەڵکدا دەچیتن بەڵام لە بڕیاردا تەعنەوە پێشترش نەچیر بڕیاری دابوو دابخرێتن بڕیار هەیە بڕیار بڕۆم بپرسن نەچیریش بڕیاردا و لیژنەی سامانە سروشتەکان کە دەڵێ سێ ئەوەمان ئیجازەدایە بڕۆم بپرسن مەسرور هات گوتی 6 مانگ مۆڵەتیان دەدەنێ ئەو بۆ 5 ساڵ ئێستاش ئەو زەجزەیە دروست بوو ئاوایە هەولێریان وێران کرد پارتی هەولێر کورە شەرەفتان هەبی کەرامەتتان هەبی هەولێریەکان بەشێک لەوانە هەولێرین مەسئولی عەسکەری ئەوە ناوەکان خڕدەکەمەوە بڕواوکە مەسئولی عەسکەری باڵای هەولێری هەیە دەستی لە خنکاندن و بە سەرەتانکردنی ماڵ و منداڵی خۆشی هەیە لەبەرێ ماڵ و منداڵی خۆشیان نەوێندەر پارە چاوی کوێر کردینە پڕیان قەحپەخانە کردیە 200 مەساج زیاتر هەیە 200 مەساج کە شوێنی ئەو دەڵێن زۆرینەی شوێنی ئەو شتانەیە مخەدەراتیان فور کردیە مسیار وەکچی خۆرێدە ئەویش گوندی لوبنانیەکە ئەو هەندێک لەو مەلایانە دەکەن منافسی گوندی لوبنانیە مسیار ها بۆ زانیاریتان یعنی دینیەکان فشە نەکەن بڵێن ئەمە دژی گوندی لوبنانین مسیار لەوی زیاترە مسیار لەوی بەهێزترە بڕوان پێ بکەن هاوڕێیان ینی ئەوە من دقیقم مسیار زۆر بڵاو بوویتەوە ئەو متعەیە لە گوندی لوبنانی یعنی هەولێر پڕی مخەدەرات پڕی داعش و ئەوە یعنی بەعسی و ئەوە کردێ پڕی قەحپەخانە کرایە پڕی دووکەڵی سەرەتان کرایە کورە پڕی قومارخانە کرایە بەس پێم برێت چی تێدایە هەموو ژەهرامی لێ شوقەی گەورە پڕی بێ ئاویە لە زستان بەلافاو لە هاوینیش بێ ئاوی ئەوە پایتەختەکەی دووبەکەی مەسعود بارزانیە ئەوە پایتەختەکەی مەسعود بارزانیە بڕۆ بپرسە ئومێد خۆشناو تەلەفۆن لۆ دەکەم بەزەزانم هەر ناگریش
یەکسەر قەپات دەکەین بەڵام لۆتان دەکەین یەک بەیەک بۆتان دەکەین ئەوە کۆمەڵکوژیە بە شەرەف نییە باوڕێیان هەموو داگیرکەرانی کوردستان کۆکەوە بەقەدەر ئەو 32 ساڵەی ئەزیەتی میلەتی کوردیان نەدا هەر زۆر بەهێدی وەرە بڕەوە هەموو کۆڵانێک دووسێ ئاوتیسمی هەیە هەموو کۆڵانێک دووسێ جەڵتەی تێدایە لەو هەولێرەی لە کوردستانیش من دڵنیام هەیە هەموو کۆڵانێک دە 12 سوکەری و نازام چی هەیە هەموو بەرەبوومیە و دەسەڵات هەیە هەموو بنەماڵەکانمان تووشی نەخۆشی بوونە لە هەولێر ئەوە ئەو ژینگە پیسەیە دروستان کردیە کورەوەی گەنجی ئەم دەرێ خەون بەوە دەبینم ئەستێرەی ببینم ئاسمانی شین ببینم وای لێ هاتی ئاسمانەکەشتان هەموو تا ئەوە کرد بۆیە لە وەختی دەنگدان خەڵکی هەولێر غیرەتتان هەبی لە بیر نەکەن هەرچی سەرەتانی گرت لە ماڵتان هەرچی نەخۆشی گرت هەرچی جەڵتەی گرت باش لۆ هەموو جەڵتە لێرە نییە سەرەتان هەیە لێرە بەس وەرە نسبەتەکەی وەگرە چەندە ئەڵێ ڕۆژ نییە 500 کەس دا و دەرمانی نەخوا لە هەولێرێ ئی سەرەتانی لە نانەکەلی و ئەوانە وەرنەگە 500 کەس توش نەبی تۆ نازام دەقیق لەو ژمارەی چەندە بەس بەلێ شاو خەڵک هەر وادێ توش دەبی ئەو هەموو ئاوتیسمە ئەو هەموو جەڵتەیە کورە بابە شارێکتان ئەنگۆ کوشت زۆر بەهێدی ئەگە بەعز چیمیایی بێک ڕۆژی 6,000 کوشت ئێوە 6,000تان کرد وەڵڵا شەرمە یەکێک هەولێری بی ئەدیب بی نووسەبی کورە بە تێناگەم نایعنی بە جددیمە شعر و پەخشان و ئەدەب چ مانای دەمینێتن کاتێک تۆ ئەو وێنەیە دەبینی شعرەکەت نەبی ئەدەی تێکستەکەت نەبی کەرامەتی شەخسیتان لەکێدایە ئەدەدێ قسە دەکا قادر وایە و قادر وایە و ئەوە وایە و فشە دەکەن و بەخۆیان وەرە تووشی سەرەتان دەبن خۆیان ماڵ و منداڵیان تێکست شعر پەخشان هەڵقوڵاوی ناخی کۆمەڵگایەت هیچیان نییە بەڵام دێن قسە لەسەر شتی وا تافیق دەکەن وا تافیق دەکەن ناوێ ژوێرن یعنی لە ئەدیبی لە مەلایەکانی لە مەسەڵەن ئەو کەسانی سیاسی کاکە کۆمەڵکوژیەکە هاوڕێیان بچینە سەر مەلاوەختیار با دەنگەکەی ئازر بکەین یەکەم جار هاوڕێیان دەنگی مەلاوەختیاری تەلەفۆنی لۆ دەکەم بە ڕێزەوە کاک مەلاوەختیار ئەوە جارە کەش تەلەفۆنمۆ کرد یەکەم جار بوو بە دیرێکت 20 دقیقە قسەم نەکرد بەداخەوە دەنگەکە دیرێکت و چکە مەلا وەتساپ شتی نییە ڕقەمەشی دەکەنە من هەیە وەتساپ شتی نییە تەزیل نەبوو کە تەواو بووتی قادر کەس پرسیاری ئەمە ئەویزی لێ نەکردیمە بۆیە هاوڕێیان ئەو نەوە تەلەفۆنەیمە زۆر جودارێک ئەو تەلەفۆنانەی ئەو ڕۆژنامە نووسان دەکەن هاوڕێیان ئەو شێوە خەباتەی من زۆر جودایە یەک بەم دەرە و کاری ڕۆژنامە نووسنیە ڕاست دەکە ئەمن ئەو نەوەعەنیم ناو ئاکەم تێکەڵچێش هەردووکم کردیە بارەحاڵ با جێ بدەینە کاک مەلاوەختیاری ئەلۆ سڵاو چۆنی کاک مەلاوەختیار چۆنی باشم والله سپاس کاک من قادر نادرم وڵی پرسیا خەبەرێک لە ستۆ هاتبوویستم لەگەر قسە بکەم باشترە بە لەوەی بڵاو بکەمەوە چییە جەنابەت هیچ کۆمەک یارمەتی لە بارەگای بارزانی وەردەگری نەگوێ لە پرسیاری وەرگرم لە وڵامی پرسیاری بۆ هەردەی هاوڕێیان مەلاوەختیار ئەم دەی ناسم دەمەکە ناڕاز بیدێگۆ تحداد دەکەم باشە بۆ ڕاستی ئەوە وەرن سەیری مەلاوەختیارکەم تحدای دەکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان جل ئەتی کردبی ڕخنەی لە ماڵی بارزانی گرتبی تحدای بکەن ئەوە یەک بڕۆ سەیری کە دوو قۆناغی مەلاوەختیاری کە بەخۆی کۆسرەت زیاتر بەر لە لاهوری یعنی ئەوە لاهور و پاڤێل بێنە پێش قێزەوەترین قۆناغ بوو لە سازشکردن لەو پارتی مەگەر تاالبانی 2005 ئیمزای لەوکردنە پێش کورسی ئەو قۆناغە سازشترین قۆناغە و لە ڕفراندۆمیش برم لە بۆ کورسی سەرۆکایەتیش بڕۆم بپرسن مەلاوەختیار پارەی وەکرد ئەمن مەکتەب سیاسی چێچێتی پێی گوتم پارتی ببورن پارەماندایە پارەیاندایە پارە دەدەنە هەر هەمووان
بەس ئەو دەمیش پارەیە کە تەناو میدیاش هەموو دەزانن. سێ وەرە سەیکەن ئەوانە پارەیان دەدرێتێ ماوە ماوە دێن چ دەکەن مؤتەمەرێک دەکەن دژیەکی قسە دەکەن ها پێرێ مەراوەختیار هات هجومی سەیەکێتی کرد هجومی سەیەکێتی کرد ئێستا ئەوڕۆ کۆنگرەی هەیە لە ئەوەی کوردستان 20 سال لۆی دەکە شەرم ناکە یعنی لەو هەموو میدیای کوردستان 20 سالی مەسرۆری لۆی دەکە. چار هاوڕێیان ئەو سالار فەریدون زۆری کەش من تحەدا دەکەم مەلا پێ ئەو زانیاریانەی من درایت و کەسی باڵاش بە منێ گوتیە و ئاگادارە ئەگەر کەسێک لە بارگای بارزانی بە ناوی عین مەلا بەختیار عین ها نەک ها عین نێ مانگانان 1 دەفتەر دۆلارت تەسلیم تو نەکە 50 وەرەقە لە بۆ فەریدونیشتن 50 بۆ سالاری هاوڕێ مانگانە چێش دایانداتی ئەمینە زکری دایانداتی دویان دەنێریت کە بژمێنێتەوە مەلا بەختیار ئەو کاک عینە دەستە ڕووتانەی ینی بزانە ئەوەندا ئاگامانەی بڕوان پێ بکەن هاوڕێنەوە سەرچاوەکە من دەزانم ینی غەڵەتی کەمە زۆر کەمە بۆ من زانیارێ بەز ینی دەمەکە ئاگامان لەو سەرچاوانەیە وە سەرکردایەتی پارتی هەیە لە خەتا ئاجاری وایە برایەکانی زانیاری دەداتە من پارتی باش دەزانی پارتی بۆ پارە دەدا هاوڕێیان پارتی ئەو پارەیە دەدا لە بە یەک ئامانزیتی ئێستا وازی لە ڕاگەیاندنی خۆی هینایە بە دوو ئیتجا هیچ دەکا سەدەی مەسەری ئیتجاک میدیای سێبەر ئیتجاک قسەی مەلا بەختیاری بە یەکێتی لە یەکێتی دەدا بە فەریدون عەبدولقادر دەیهێ مەسکاک مەسعود کابرایەکی وایە وایە بەس ئەوەندەیان پێ دەوێ نێچیر هەروە پارەیان دەدات بە تایبەتی دەداتە مەلا بەختیاروانە ئەوەی ئەمە زانیتمە پێی ئەو زانیاریانە وەو کار ڕۆژنامەگەریش ئەوە پەیوەندیم پێکرد جواب ناداتەوە بڵێ درۆیەکەی کاکە ڕاست ناکەی تەحەدات دەکەن یەکسەر پاتی کرد لە ترسان هاوڕێنانە پارە وەردەگرن مەتعی پارتی دەکەن جار جار هجومی سەیەکێتی دەکەن بە گڕیان دێخن لۆ چکو ڕەخنەگرتنی ئەو زۆرە خەڵکانە لە یەکێتی بە سەدقات بە قوتر لە ڕەخنەگرتنی کادیرێکی پاراستن پەیجێکی سێبەر و انشقاقیان پێ دەکەن زاوریێک دێ ئەما یەکێتەکەی چەپچی گوڵەکەی مامجەلالی کوراگە چەپچی گوڵی مامجەلالی دەغیرەت تەوی ڕۆژێک ڕۆژان ڕەخنەیەک لە حکوومەتی هەرێم بگرە لە پارتی بگرە لە مەسرور بارزانی بگرە وەنیا ئەگەر ڕاست دەکەن ئەگەر ئەنگۆ ڕاست دەکەن وە ڕەخنە لە قوتان لە پاڤل بگرن پاڤل تیرۆریستە من لەگەڵتدام خاستم بدایات هات هاوڕێیان هەم هەشتی تەمووز ئەمە سەدبارەی کەمەوە هەشتی تەمووز لاپەڕەشی ڕەشە بە نیچەوانی قوباد و پاڤل و یەکێتی نیشتیمانی وە پاڤل بدایات هات وەکو تیرۆریستەکان ئێستا قسەی ئاقرتر بووە یعنی کەمتری کردەوە بڕواکە لەو ئەوروپای بەتەمابوو لە من بدە دەسە ئاسایشی کرد کوچی وا بوو یان نە پاڤل یعنی من لە بیریشم ناچی ها بەس قەت بە ئینتقام ئیش ناکەم قەز لەوەی دیە هاوڕێیان دێن بەس دژی سلێمانی ئیش دەکەن بەس دژی یەکێتی لێدوانیان پێ دەدەن یەک لێدوانیوان بە سەدقاتی کادیرێکە پارتی ئێستا فێرە ئەو گەمە بووە بە کۆمەڵێک ڕۆژنامەنووس پەیجی سلێمانی دیبلۆمات مەگەزین یەک راپۆرتی لەسەر مەسرور بارزانی کرد ئینسان هێڵنجی پێدەهات هێڵنجی ئەوەندە مەتعوسەنایان کردبوو پێم ئەی بوو ئەنگویسان تەلەفۆن لە هۆی من عەبدولقادر هێ من ئەوەی بکەم سەر نووسەرەکەی بە شەرەف نییە راپۆرتەچیان کرد هێڵنجت پێدەهات هەموو بەرتیل دەدەن لە یەکێتی دەدەن نە سلێمانی لۆ لەبەرەوەی ئاوڕێ من لە بەوەم نییە وەکو گوتم پاڤل تیرۆریستێ تر کافیە لەوەی زیاتر چ هەم دەڵێن دەیان کەسی ئەوە کردیە و حزب نمایەکێتی پاڤلە پاڤل یەک مەکتەب سیاسی و سەرکردایەتی نمایە حزب نییە حزب یعنی بەڵام لەبەر ئەوەی تەسلیمی نەبووە مەسعود بارزانی چەند جارێک هەوڵی دا وەخت خۆی دەگۆ برازای خۆ من بانجی دەکرد چەندین زالەکە یەکتر دانیشتن وتیان جارێک پاڤل وای لە مەکتەب سیاسی جێڕابوو ئاوڕێیان مەکتەب سیاسی خۆیان سەرکردایەتی وەتبی چمە جێم لە کاک مەسعودی ڕاگرتی ئەم مەسعود وتیان ناسایشی کرد بۆ وتبی دەبی وابینە سادی کرد بوو کە تەواو بابل گوت کاک مەسعود وەڵای وازانم ئەمە لقی 52 پارتی نین نازانم وتوشی لقی 52 ئێتر لەو ڕۆژەوە مەسعود لەی داڵغەیە پاڤل تەسلیمی نابی بەجێی ناکە وەچی حزبەکانی تر وەچی مەلا بەختیاری وەچی قۆناغێک کۆسرەت وەکو تاالبانیش ئەوەی لۆ ناکە بۆیە لەگەر دژەکانی دەبینن یعنی لە کەرکووک لە ئەوە
لە هەمووشە بۆیە مەسعود زۆر لێی داغدارە و دەشتسێ لەو ئینتخاباتەی دەنجی کەم بینی یەکێتی دەنگێک بینی چکۆ ئێرانی لە پشتە ها یەکێتی ئێرانی لە پشتە سەدێمە سەر ئەو خاڵش کە لەو ماوەی چیان کرد هاوڕێیان بۆیە لی دەدەن لە سلێمانی دەن ئەو ماوە یەک بەرنامەیان هەبوو ئەگە سیرکەن تابلۆکەی بە خۆتان وەرە وەکو ئەوەی لێکتری بدا و یاریەکەیە پوسڵی پێدەگوتری لێکتری بدا گۆیژە چەندین ڕۆژ سوستە هەمووتان دەزانن گۆیژە چەندین ڕۆژ سوستە کۆماندۆ چارپێچ حرەکەی کرد هەموو بۆ میدیا یعنی زۆر گەورە کرا ئەمە شاتی نەبرەوە یاندە چڕاست بوو خۆ نابێت و خاتری یەکێتی بگریت ئەوە شتیوانە نییە خاتری بگری لاهور شێخ زەنجی دوو هەڕەشە توندی کرد جەوە چی کە ئەوەیان دروست کرد ئێران هاتە خەت لەگەڵ پارتی تورکیا ئەو ئەمزانتم لاهوروانیش لە پشت ئەو مۆزوعانە بوون هەمویان پێکەوە داوی زەڵجەیەک دروست بی دە سلێمانی بکە ناراوەریا یعنی پاڤل وانە لێ بخەن ئیش دەکەن ئەو بەرەیە تورکیا پارتی ئەوە لێ بدەن لە پاڤل بدەن من پێم وایە ململانەی مەدەنی حەقە چڕەوایە بەس وەسیلەی قێزەوەن خاصەن تەنسیقی تورکیا لەگەدابی زۆر قێزەوەنە بۆ لاهوریش کەمنەوە دەڵێم ئەنگ لاهورە تێنەگە هەرچی کرد لۆی دەڕوە نانا هەندەش بڕوە چۆن دیفاعمان لێ کردی ئاوا زڵدیشی دەوەستینەوە من وەکو لە پرەنسیبدا ماڕیان زۆر کە زەخت خۆی بەمی لەگەڵ لاهوری نازانم من شتەکەم مؤامرەکەم پێی قێزەوەم بوو زوڵمی لێکرا و ئەو لاهور یەک نقطەی زۆر پۆزەتیڤ بوو الحەق دەستی بۆ شەڕ نەبرد یعنی پێی دەکرا دەرەقەتی پاڤل دەهات دەستی لۆ نەبرد ئەوە جوانیەک بەڵام مانای ئەوە نییەسە لە پەنای پارتی لە پەنای تورکیا دەست لە بوو هەموو شتێک ببا و ئەوە خەڵک ئەوە نەبی ناناوە باش بزانە لاهور هەر بەلێدان یعنی بە کەمپین دەگەرت دەکەین ئەگەر بگاتە ئەو دەرەجەی یعنی زۆر ئەوە بی بەڵام ململانەی خۆتان دەکەن ئامۆزانە هەرچەندە من تێناگەم یعنی بەڕاستی لاهور شێخ زەنجی حزبی ئۆپۆزیسیۆنە بەرنامەی چییە داوای لێبوردن دەکە لەسەر ئەو تاریخە ڕەشەی هەبوو کە لەناو ئەوەی چییە بەهەرحاڵ ئەو شتەشە بوو هاوڕێیان بێمەوە سەر مەسعود بارزانی بارەگای بارزانی هەوڵیدا ڕیفراندۆم بکە بە ڕیفراندۆم خەونی ئەوەی هەبوو خۆی و بنەماڵەکەی وەکو مەلیکەکانی سعودیە و خەلیج نییە ئەبەدی بن تێکشکە لەوەی تێکشکە هەستا ئەو کۆمەڵک فەریدون و ساڵار عەزیز و ئەوانە من دەقیقم لەوەی پێیان کاک مەسعود تو شایستەی مەرجەئی فەرهاد پیربار تو پادشای دێم دەگەی هەموو ئەوانە هینان بارەگای مەکتەبی سەرۆکە بخت خۆی مەکتەبی سەرۆک لە ناوپارتی لە کۆنگرە شتەکان کردیە بارەگای بارزانە بەرە خۆی پێ زۆر گەورەتر بوو وەکو مەرجە و شتیوانە ئەو بارەگای بارزانە بەرێ مەسعود هەموو کات هەست بە زەعیفی خۆی دەکارم بۆیە دەیە شتێک پیشامدا کە زۆر گەورەیە و مەسعود خۆی پێ زۆر لە سەرۆشی هەرێم و حکومەت گەورەترە سەرۆشێرم بەنمونە چەند جارێک نێچیر هەموو حزبەکانی کۆ کردەوە برادەران بەڵام مەسعود قەت ئامادە نەبوو سەرۆک حزبی بەشداری بکە لەگەڵ حزبان لە کاتێک دۆچ عەلی باپیچ وش سعدین بادینە وش عومەر سەید عەلیە خۆ قابلە پلەکەی چی تکەی هەیە ئەوەی چی تکەی هەیە بەجددیمە هەروەشی قەت بەشداری وەکو سەرۆک حزب ناکە کورە ئێستا شتێ ناگەم کە دەنووسن سەرۆک بارزانی سەرۆکی شوێندەرە بەس پێم بڵێ سەرۆکی شوێندەرە سەرۆکی چیلۆ ناورم برن سەرۆکی پارتی بەهەرحاڵ هاوڕێیان مەسعود بارزانی چنا سەعدی ڕاستپات بوو جارێکی گوتی بڕۆ توێژنەوە بکە لەسەر ئەوەی چۆن یعنی هەندێک حەزبی ئۆپۆزیسیۆنە نە کورسیان هەیە نە بارەگایان هەیە نە پارە دەدەن ئەو هەموو خەڵکە بەگەریان دەکەوی دەنگ دەین و دەنجی باش ئەش گوت میدیایکی بەهێزیان هەیە هەڵسایە چ دەکەن دەیان پەیجی سێبەری قێزەوەنی دروست کردیە لۆ لێدان پارەیان دەدەنێ یعنی بڕوان پێ بکە من پەیجەکان سووکن ئەگەنە ناوەکانتان پێ دەرێم ئەدمینەکانیشتان پێ دەرێم ئاگادارم یعنی لە ناوە خۆیان هەن لەگەرە من لە خەتن هەر ئەوەندە دەڵێم پێم دەڵێن یعنی ئەوە وا دەنووسی زۆر برادریش ئاگادارن کێشتەشی ئێستا دەنووسێ دەرێم ئەوەیە لەبەر ئەوەیەوە مەسعود بارزانی لە بڕی ئەوەی بێ عەقڵیەتی خۆی بگۆڕێ کاکە خەڵک دەچی مەسەڵەن دەنگ بە گۆڕانیدا دەنگی بە گۆڕان نەدا بە نەوشیروان نەدا بە بەرنامەیەکیدا بە عەقڵێتەکی نوێدا بە ئەوکە مەسعود بارزەوە دەزانی ئەگەر وەشی نەوشیروان بچیدە 15 پەیجی وەکو ڕۆژگوڵ و ئەوانە دروست بکە و KNN دروست بکە خەڵک بە دووی دەکەوی با بە مەسەلە عەقڵیەتە
كاك مسعود تو دبي عقلية بقوري بقى خلق بقرد بيتن أجر بحمان عقلية صد أوندا أو كهو مكنالو أو مليار دولار وحكومة البرلمان رجبي هروا لنا وبنا مالكي خود كسل لقدان معه لنا وبنا مالكي خود كاك خادمي خوي سي خادمي خوي دزجي كرت لسر مكي عملي سي خادمي ناو مالي خوي كيك كم 50 سال قريب وباشا لو بقري كتير مسعود بارزاني لو سي خادمي ناو مالي خوتان كيك لسر دمي حمايلي ولا قرب یارمەتی مەکی دەدا معلوماتی دەدا بابە دەبێ ئەو عەقڵیەتە بگۆڕێ ئەگەر دەتەوێ بەوە نییە دیکۆرەشی بکەی بەوە نییە بە زەبروزەنگ بەوە نییە ئەو هەموو تەلەڤیزیۆن و کەسە هاکەر و ئەلکترۆنی و عەرەب و تورک و فارس و هەموومان تێبەر بدەین بەوە دەکری ئەو عەقڵیەتەی بگۆڕێ تا خەڵک لە دوور بکەوی بەرحاڵ چی وگا لاسایی دەکاتەوە پەیجی دانایە ئەو پەیجانەش ئەزیەتی هەموو خەڵک دەدەن همو خلق دادن باشترین نمونهش را با ریفراندوم کردبونی مسعود بارزانی سی هاوریان با او بم وره سیری استک پارزگای کرد کم ای هاوار او دیمین زاره لگه راکان زبوری دادنش لگه عرب دادنش بیا ای بله بچی لگه ایشتی دابنش پارزگارک دابنی لدو 2017 ده تانی محافظه چی کرد دابندری کرد او دمی اکثریت بوم استاش بیان دکر نایکە ئامادەیە محافظی کەرکووک بداتە عەرەبە چین بەس لە بۆ یەکێتی نەبی بن کاکە وەرن یعنی بەجددیمە تەوە دیتان دوێنێ پێرە چوو لەگە ڕاکان زبوو یەک قسەی کرد کە کەمال کەرکوچی کوی پێ نازەکردین بەڵام ئامادە نییە بچی لەگەی مەکتەب سیاسی چێچێتی لەسەر ئەو قزەی کۆبتەوە تۆ ئەوە عەقڵێتی وەتەنیەتی مسعود بارزانیە هاوڕێیان ئەوە عەقڵێتی مسعود بارزانیە کادیری خۆی دوو فلسی پێ نادا بڕۆن بپرسن چ کادیرێکی خۆی هەموو کادیرەکانی پارتی بەڵام کادیر دەداتە چی مزئیج و ئەوەیە چییە ئیدەرەی حزبەکەی خۆی لۆ لەبەر ئەوەی بێم نەتەداوە ئەم زارمۆزارێت تۆڵی لێ دەکەنەوە هاوڕێیان واوانە ئیش دەکەن کە من دەڵێم بۆ دەمی ئەو سێی دەکە بە پێی ئەو زانیاریانەی من کە دەمی ئەو سێ و زۆری کەش دەکە زان بۆ ئەوە وەختی خۆی کۆسرات 2004 بیان پێنج بووهاتەوە هەولێرێ یعنی بديان هزار كذا سزادة جورا أستاذ إني كسرت بو بدردي حماي حاجي محمودي هولير طالباني كسرتش أدمي كسرت بو مسعود بارزاني هز بضعف دكا يكسر قلت لي بلي بدني كسرت يعني صور قصك كردوا وخطا لا خوش بخوي قصك كردوا خوشيز بزور بس نزيق بنوي لبارزاني بودر زي سازش تسليم بوني بچو چی کردو الان ها کسرت زیگری بود 10 سال امری اعدامی هبو تا استاج امری اعدام که القا نبیتو مصطفى سید قادریش اویه هاوریان اتری ایشی سکرت کسرت زور دیتن چیه کرد ما بیک هملام سوسیال میدیا کسرت زور بچو کرا لاهور جماعتش زوری هبو با نزیک بنوی بودای اگر إزباريشان كرد بيجت زور بتسوق ولاولي هشتي تموس هم خلق متعاطف وزدالة ولاولي استا بويا إيش لسه قرانك ثوران مثلا بقرانك ديدان دبر يقول بي قران زور خطرنا فعلا إيش عنده مظاهرات كلا زور خطر شق زون بارجع عنده ستان مش شق زون بو هسه تلك كرامتي قران إيش كان مسعود حيدري بيت شيخ مباركي برد رباس حملاني برد محمد حازي برد كل ديان لواني برد حزبك برد ناو حكومة بليدا كل دنيا قشمر قتاج أخوانا مو حزبانا هاوريان ودكن وبوانا لمعارضي ده استجدي بوانا إيش السليماني دكا بتابت له انتخابات بوزاني أنا مكدر من السليماني دكا لبرأوي بافل بجي كسناكا بخوا بجي داتش خوشي ناكا بجي قبادش ناكا تبقى شوي هي مسعود لو الشدوة نابي كسلة برانبري برين نا آمادن يعني آوا كوش كرسي كل بدور سيش اللوبكا بس آمادنين بين لقا كرت براستي يعني أو زي رخنية عوريان كرت شي كرت زور لو قورت إنسان زور بترسيه خو أما جو قصانا دا كان دي لنا أو كشو هو توقينرين ديتا نهاتن لأوروباش يعني والترس مع لسر داعي مساعد بالهم كاكل تشي من اللي تكي من زور قورت اللي ترسك يعني السرطان لنا وهو اللي دسورته بحنزا كسي من اللي وين درا
توقتی وقتی من دەست بە فینگە کەم یان ئێستا کە دەبی هەر بەلای کەم وجدانی خۆم ئاسوودە بکەم. بە هەر حاڵ بۆیە تەرکیزی لەسەر ڕۆژنامە نووسانی سلێمانی کردی هەمیان مەسرور ئەوانش احتیمالە بستنەم سلێمانی خەبەرەکە بوو دەچن بە وتیان ڕەنگی مەسرور لەوە دەترسێ نەجاعەت نەنی نەچی دەترسێ ینی شکستەکی گەورە بینی بەڵام ئیش دەکەن لەسەر هەولێرێ لە سلێمانی بەجددی لە یەکێتی بە یەکێتی بە ڕۆژنامە نووسانی سلێمانی بە میدیای سێبەرەکانیان بەوانە نییە حملەیەکی تۆن دەکەن لەسەر ئەوە و دیتیشتان ئەو ماوەی ئەو مۆزوع هەر بەس ئەوی کۆماندۆ چ حملەیەکیان کرد ئیت کەش دەکەن نەوەختی ڕەوایە من پێما ئەوە ڕەوایە حەقەچی ڕەوایە گرنگ دەست لە بۆ وەسیلەی قێزەوە نەبردێ بەس ئەوە قێزەوەنێکەکی مەلاوەختیار و فەریدن عەبدولقادر و سالاری کورە وەڵڵا داوەشین خۆشترە ئەو تەریخە درێژەتان هەیە ئاسا ڕۆ کۆڕیە لە بە کوردستان بیسار لەو هەمووی یان ئەو ئەوانە هەزاران کەسیان بە فەریدنم گۆ دەکسەر تووڕە بوو لە تەلەفۆنەکەی لەسەر من قەپات کرد هەزاران گەنجتان بە کوشتندا مەلاوەختیار فشە دەکەین هاوڕێ من یەک دوو شتی مەلاوەختیاری بژێڕمەوە دوای شت لەبەر ئەو زۆر خۆت پێ قسە گەورەیە بە شەرەف نییە ئەم بە تەلەفۆنیش ئەوم پێگوت پێش ئەوە بوو منداڵێکی 12 ساڵی ڕەوان کرد لە 97 یان 98 بوو بڕۆنە و کەیسە ئەمە دەیان جار گەورەمان کرد بە ناوی شلێر بوو خۆی بە دکتۆر ڕۆژی بتەقێنەوە وەکو داعش شەوریدا باشە ئەو هەموو قسە گەورەیە دەکات ئەو هەموو قسە گەورەی دەکات بڕوان پێ بکەن ئەڵێن لە 79 وشتی 78 مەلا مستەفا هاتەوە یەکێتی گروپەشی دانا و تەخریبان لەنا ئەو بکاتن یەک لەوانە ئەو مەلاوەختیارە خۆی تەبەڕا کردو لەگەڵ سەیوانە جێگیری وەزیری تەربیە من پێشمەرگەیەکی خۆیان وەخت خۆی بەم گوت ئۆباڵ بە ئەستۆی وی نێن مزادە بکەنەوە پرسیارێکم لێ کرد گوتمە تو لە شەڕی ناوخۆ قادر کووە دەرێ من لە لژنەی ئاشتیم کرد گوتم بەخۆم لە بەرەی باریسان ئەتوم دیت وتافت دەدا گوتت ئەوەتە سەری ڕەش لێرە نزیکە ئەوانە هەموو درۆزنن فێڵ دەکەن ئینسانێک بەو تاریخەوە وەرە نێ قسە لەسەر زیندانیانی بادینان بکە نێ قسە لەسەر ئەو فەسادە گەورەیە بکە نێ قسە لەسەر ئەو سەرەتانبوونەی هەولێرێ بکە بە چه ئینسانی چەپن مەلا بەختیار فەریدون عەبدولقادر شەرم لە خۆتان ناکەن عمرتان بە عەرسەلان باییشتەوە عمرتان و خەبارتان بەقەت سەتیوەکی مەسروریە مەدحو سەناوی دەکەن شەرم لە خۆتان بکە لە تاریخی کۆمەڵە بکە دەدەی ئاش کورە ئاش مەبدەعە ئەخلاقە ئەو ئەخلاقەی ئێستا هەیتان خاڵیە کە چاوتان قوساندیە جێتان کەر کردیە ماوە ئەگە بۆڵە دەزانی نێچیی گۆدوتی ئەوانە کە بۆڵە دەکەن دوو فلسیان دەدەمێ هەموو سکت دەبن لۆ هەندێش دەکەن مەجموعەیەکەن ئەمەی عازی مەحموودە سەید کاکەیە مەلا بەختیارە سەیریانکە ماوەک دەست بە بۆڵە دەکەن هەی ئەو سکت دەبن پارەیان دەدەنێ من ئەوە دەقیقم لەوەیەوە قسەی نێچیریە وتی مشکلە نییە پارەیان دەدەینێ خاصە نێچیر کۆسرە دەودێنێ مەشهورن بە سەخاوەتە ئەوانە شەرم لە خۆتان بکەن کە بە هەزاران گەنجی وچی ئێمەتان بە کوشتندا چاک بە مەقوتار بووین ئەمە ئەو جیلە بوون مۆجیبی ئەوانە بوون لە شاخ ئەوادە ئەزەلیل ئێستاکە لە بۆ من ڕسم لەگە پشتیوان سادقەی پاراستن دەگری وەزیری ئەوقاف قەی ناگە ڕزمەت جش دەگری دێ مەتقی کاک مەسعودی دەکا دەیان شت لەسەر فەریدون و سالار و مەلا بەختیار هێز زدی قیادەی ئەبرێم قیادەی موقەتە کاچی خۆم بدانیشە دانیشە تاریخ ڕێز لە خۆت بگرە وەچی هەموو ئەوانت عوسمانی عاجی مەحموود یان ئەگەر لە ناو دنیای سیاسەتی وەرە قسە بکە وەرە لەسەر ئەو نەعەدالەتیە قسە بکە فشە مەکە تاریخی ئێوە کە یەکێتی ئەوە بوو زۆرترین مەدحو سەنایی ئەوەتان کردیە پارتیتان کردیە پرۆژەکانی مەسعود بارزانیتان لەسەر و کاتی هەرێم ئەوە کرد بەهەرحاڵ هاوڕێیان ئیوادارم هیچم لەبیر نەکردبی هیچم نەبێ بەس نەبیرە نەفتەکان بیرە پاڵاوەکان ڕاز بوون نا ئەو ئەژی ئەمینیش باسم کرد لەسەر ئەوەی بارەگای بارزانیش ئەوە ئیشتی سلێمانی لە سلێمانی بەردەدا هاتەچی خۆش